خولی چلینەی قورئانی بریتیە لە 7 بابەت کە پێشکەش دەکرێت لە ڕۆژانی یەکشەممە و چوارشەممە کاتژمێر 9 شەو ڕاستەوخۆ لە کەناڵی ئاسمانی بانگەواز و لە پەیجی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری و هەروەها لە هەموو سۆشیال میدیای نووری حیکمە. ئەم خولە بریتیە لە باسکردنی ئەو فەرمودانەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەربارەی فەزڵی قورئانی پیرۆز و ئەحکامەکان و ئادابەکانی و لە کۆتایی خولەکەش مۆڵەت دەدرێت بە بەشداربوانی خولەکە. ئەو مۆڵەتەش ڕاستەوخۆ لە دانەری پەرتووکەکە وەرمگرتووە لە وڵاتی سعودیە کە دانەرەکەی بەڕێز شێخ ئەحمەد عەبدوڕەزاق ئەلعنگەریە. سوپاس بۆ خوا دووجار مۆڵەتم پێدراوە و لە کۆتای خولەکەش ئێمە مۆڵەتی تایبەت دەدەین بە بەشداربوو. هەر شاد و بەختەوەر بن و سوود وەرگرن لەو خولانە کە دەربارەی قورئانی پیرۆزە.